هاوڵاتیانی خۆشەویستی هەرێمی کوردستان. خوشحاڵم ئەمڕۆ دوای تێپەڕبوونی 100 ڕۆژی کارکردن بەسەر دەست بە کاربوونی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم گوتارەتان پێشکەش بکەم. لە ڕۆژی سوێند خواردنی کابینەکەمان لە پەرلەمان ئاماژەم بەوە کرد کە ئەرکێکی سەختمان لە ئەستۆ گرتووە، بەڵام وتمان کە پشت بەخوا و متمانەی هاوڵاتیان دەتوانین بەسەر سەختیەکاندا زاڵ ببین و ئەم قۆناغە تێپەڕێنین. خوشحاڵم کە ئەمڕۆ لێرەدا ڕابگەینم کە بە بڕوای ئێمە قۆناغی باشمان بڕیوە و ڕەوتی کارەکانمان کەوتوتە سەر ڕاستەڕێ و دەستکەوتی بەرچاو بەتی هاتوون. من پێشتریش باسم کردووە کە ئێمە حکوومەتێکمان دەوێت خزمەتی خەڵکی هەرێمی کوردستان بکات. ئێمە پابەندبوونی خۆمان دووپات دەکەینەوە بۆ بنیادنانی کوردستانێکی بەهێزتر و حکوومەتێک کە خزمەتی خەڵک بکات نەک بە پێچەوانەوە. ئەمەش بنەمای کارکردنمان بووە لە ڕۆژی دەست بە کاربوونمانەوە. ئێمە هەرچی لە توانەماندا بێت دەیکەین بۆ خزمەتکردنی خەڵکی هەرێمی کوردستان و دەشزانم هاوڵاتیان چاوەڕوانی زیاتریان لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە. بەڵام بێگومان ئەنجامدانی پرۆژەی گرنگ و استراتیجی پێویستی بە کاتی زیاتر و زەمینەی لەبارتر هەیە کە پشتیوان بەخوا و هاوڵاتیان ئومێدمان زۆرە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ئاست چاوەڕوانی ئێوەدا بێت. بێگومان تێپەڕبوونی 100 ڕۆژ تەنیا دەستپێکێکە، بەڵام لەگەڵەوەشدا ئێمە لە 100 ڕۆژی دەستپێکدا کاری بەرچاومان کردووە و لە چەندین بواری گرنگدا پێشکەوتنی باش بەدی هاتوون. بۆ نمونە باشترکردنی پەیوەندیەکانمان لەگەڵ حکوومەتی فدرالی لە بەغدا، ڕوبڕەبوونەوەی گەندەڵی، هەروەها گەڕانەوەی شەفافیەت و دڵنیایی زیاتر لە بواری داهاتی گشتی و ناوخۆیی و نەیشتنی ڕێژەیەکی بەرچاوی ڕوتین و دەتوانین بڵێن بە گشتی حکوومەت چالاکتر و ئەکتیڤتر بووە. دەتوانم بە دڵنیاییەوە بڵێم کە ئێستا کوردستان بەهێزتر و سەقامگیرترە و حکوومەتیش شەفافترە. ئێمە هیوادارین کە بە بەردەوامبوون لەم پلان و ڕێکارانەی کە گرتومانەتە بەر لە چەند ساڵی داهاتوودا دەستکەوتی زۆر گەورەتر بەدەست بهێنین. هاوڵاتیانی بەڕێز، بەر لە هەموو شتێک هەر حکوومەتێک بیاوێت خزمەتی خەڵک بکات پێویستە حکوومەتێکی ڕوون و شەفاف بێت. لەبارەی داهاتی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە سەرەتای کاری ئەم کابینەوە بڕیاردرا بە کۆکردنەوەی گشت داهاتەکان لە وەزارەتی دارایی و ئابووری بە جۆرێک کە بزانرێت داهاتی حکوومەتی هەرێم چەندە، هەروەها بۆ خەرجە پێویستیەکانیش بەرچاومان ڕوون بێت. لەسەر ئەم بنەمایە پلانمان داناوە بۆ زیاترکردنی داهاتی ناوخۆ و کەمکردنەوەی خەرجی بە پێی پێویستی. ئەم ڕێکارانەش هاوتەریب بوون لەگەڵ ڕەچاوکردنی پێداویستی دارایی وەزارەت و فەرمانگەکان. تا ئێستا توانیمانە داهاتی ناوخۆمان زیاد بکەین و کار دەکەین بۆ ئەوەی تا کۆتایی ئەم ساڵ داهاتی ناوخۆ بە ڕێژەی 50% زیاد بکەین. ئەمەش لە ڕێگەی ڕێخستنەوە و دانانی سیستمێکی هاوسەنگی باج کە ئامانجی خزمەتکردنی بەرژەوەندی گشتی بێت و بتوانێت داهات بۆ خزمەت گوزاریە گشتیەکان دابین بکات. ئێستا سەرقاڵی ڕێخستنەوەی باجین لە هەرێم. ئەنجومەنی وەزیران هەموو ئەو ڕێکارانەی ڕاگرتووە کە ببوونە هۆی ئەوەی هەندێک کەس و کۆمپانیا بە شێوەیەکی نایاسایی لە باجدان ببەخشرێن. ئێستا خەرجیەکانی حکوومەتیش زیاتر بە دوواداچوونیان بۆ دەکرێت و لە ڕێگەی دامەزراندنی کنترۆلێکی ناوەندیەوە چاودێریەکی وردی خەرجە گشتیەکان دەکەین بۆ ئەوەی دڵنیابین کە داهاتی گشتی بە فیرۆ نادرێت و خەرجە گشتیەکانیش بە پێی پێداویستیە لە پێشینەکان بێت. هەر پەیوەست بە داهاتە گشتیەکانی حکوومەتەوە پروسەیەکی شەفافمان گرتوتە بەر، بەتایبەت لە بواری داهاتی سامانە سروشتیەکان. بە شێوەیەکی بەردەوام داتا و زانیاریەکانمان خستوتە ڕۆ. ئێستا گشت هاوڵاتیان دەتوانن بزانن کە داهاتی نەوت و داهاتە ناوخۆیەکانمان چەندە و لە چ بوارێکدا خەرج دەکرێت. هاوڵاتیانی بەڕێز، لە بابەتی پەیوەندیدار بە گەندەڵیەوە کەشێکی لە بارمان هێنەوەتە ئاراوە کە چیتر گەندەڵی تێدا گەشە ناکات. خۆم زۆر لەسەر ئەم بابەتە ڕژدم و چاوپۆشی لە گەندەڵی هیچ کەس و لایەنێک ناکەم. ئێستا ڕێکاری یاسایی زۆر تونمان گرتوتە بەر بەرامبەر ئەوانەی بۆ ڕاپەڕاندنی کارەکانیان لە دام و دەستگاکانی حکوومەتدا بەرتیل وەردەگرن یان بەرتیل دەدەن. چەندین کارمەند و بەرپرسی حکومی لەسەر بەرتیل وەرگرتن و چەندەها خاوەنکاریش بەهۆی بەرتیلدان لەم ماوەیەدا کەیسەکانیان دراوەتە دادگاکان. تا ئێستا بە سەدان فەرمانبەری وەهمیمان لە لیستەکان پاک کردوتەوە و پرۆسەکەش بەردەوام دەبێت. دەمانەوێت دڵنیا بین کە کەسانی شایستە مافەکانیان نافەوتێت و تەنیا ئەوانەی کە زێدەڕەویان کردووە ڕێکاری پێویستیان لە بەرامبەر دەگیرێتە بەر. لە ئاستی گشت وەزارەت و دامەزراوەکان
چەندین لێژنە بۆ بەدواداچوون و لێکۆڵینەوە لە گەندەڵی پێکاتون و ڕێکاری تند بەرامبەر هەر سەرپێکی و گەندەڵیەک دەگیرێتە بەر. دوای 100 ڕۆژ کارکردن ئێستا دەتوانم بڵێم گەندەڵیمان تا ڕادەیەکی بەرچاو سنووردار کردووە، بە یاساش ڕوبەڕووی هەموو گەندەڵکاران دەبینەوە. لەم ماوەیەدا زۆر هەوڵیش دراوە لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی ساردمان بکەنەوە، بەڵام هاوڵاتیان دڵنیا دەکەمەوە کە بە هەموو توانایەکمان لە هەوڵەکانمان بەردەوام دەبین. لەبارەی چاکسازیەوە یەکەم برگەی بەرنامەی کارمان کە لە پەرلەماندا پێشکەشم کرد پەیوەست بوو بە چاکسازی. لە سەرەتای کاری ئەم کابینەیە لێژنەیەکی باڵامان لە لایەنە پەیوەنددارەکانی ناو حکوومەت پێکێنا و دوای چەند مانگ پێداچوونەوەیەکی باش و واقعیانە بە پرۆژە یاسای چاکسازی ئێستا ئەم پرۆژە یاسایە ئامادەیە کە ڕەوانەی پەرلەمان بکرێت. بۆ باشتر و خێراتر خزمەتکردنی هاوڵاتیان داوام لە هەموو وەزارەتەکان کردووە کە بیرۆکراسی کەم بکرێتەوە و پلانی 4 ساڵەی خۆیان بۆ چاکسازیکردن ئامادە بکەن. دەستمان بە ئەلکترۆنیکردنی چەند خزمەت گوزاریەیەکی گشتی کردووە و پەرەشی پێدەدەین. خەریکین داتا سنتەرێک واتە ناوەندێکی زانیاری بۆ حکوومەت دادەمەزرێنین کە زیاد لە 50% کارەکانی تەواو بووە. لە چەند مانگی داهاتوودا دەست بەکار دەبێت. ئەم ناوەندە بە شێوەیەکی ئەلکترۆنی خزمەت گوزاری گشتی پێشکەشی هاوڵاتیان و خاوەنکاران دەکات بۆ ئەوەی بە ئاسانی دەستیان بە خزمەت گوزاریە حکوومیەکان بگات. بۆ نمونە لە ڕێگەی ئینتەرنێتەوە چەندین دەواازەی سنووریمان بەیەکەوە بەستوتەوە. ئێستاش بەردەوامین لە هەوڵەکانمان بۆ بەستنەوەی دەواازە سنووریەکانی دیکە و فڕۆکەخانەکان بەو سیستەمەوە. ئەمەش ئاسانکاریەکی باشی کردووە لە بواری کۆکردنەوەی گومرک و سەرنجام بزاوی بازرگانی گەشەی کردووە. هەروەها بووەتە هۆی باشتربوونی کواڵیتی کۆنترۆل. جیا لە بە ئەلکترۆنیکردن هەوڵمان داوە خزمەت گوزاریە سەرەکیەکان لە ناوەندی پارێزگاکان کۆنەکرێنەوە. بۆ نمونە لە جیاتی ئەوەی خەڵک بێت لە سنتەری شارەکان وەکو هەولێر و سلەیمانی پاسپۆرت دەربهێنن یان نوێ بکەنەوە، ئێستا چەند بنکەیەکی پاسپۆرت لە چەند شاروشکەیەکی کراونەتەوە و هی تریش دەکرێنەوە. بەم شێوەیە کات و سامانی هاوڵاتیان بە فیرۆ ناچیت و قەرەباڵغی و جەنجاڵی لە ناوەندە خزمەت گوزاریەکان کەم دەکرێتەوە. هەروەها لە بابەتی داوامکردنی فەرمانبەرانیش گۆڕانکاری ڕوویداوە و ئێستا فەرمانبەرانی حکوومەت باشتر لە جاران پابەندن بە کاتژمێرەکانی کارکردنیان و بەو جۆرەش ڕایکردنی مامەڵا و کاروباری هاوڵاتیان خێراتر و کاریگەرتر بووە. ئێستا کاردانەوەی باشی هاوڵاتیانمان پێدەگاتەوە کە نەمانی ڕوتین و خێرایی ڕایکردنی مامەڵەکانیان لە زۆر دام و دەستگادا جێگای خوشحاڵیان بووە. ئەمەش زیاترهانمان دەدات کە ئاستی خزمەت گوزاریەکان لە ڕووی کات و کواڵیتیەوە بەرزتر بکەینەوە، چونکە ڕەزامەندی و خوشحاڵی هاوڵاتیان ئامانجمان بووە. ئێستا لە پرۆسەی زۆر خزمەت گوزاری وەک پاسپۆرت، ساڵنامە و مۆڵەتی لێخوڕینی ئۆتۆمۆبیل و دادنووسی و کاروباری شارەوانیەکان خێرایی زیاتر بەدی دەکرێت. بە خستنەگەری خزمەت گوزاریە ئەلکترۆنیەکان ئەم خزمەت گوزاریانە خێراتر و ئاسانتریش دەبن. دەربارەی پەیوەندی لەگەڵ حکوومەتی فدرالی یەکێک لە ئەرکە لە پێشینەکانی کابینەی نوێمی حکوومەت یاریمی کوردستان بەهێزکردن و باشترکردنی پەیوەندیەکانمانە لەگەڵ حکوومەتی فدرالی لە بەغدا. لە دوای یەکەم کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران سەردانی بەغدامان کرد بۆ ئەوەی نیازپاکیمان بۆ گەیشتن بە ڕێکەوتنێکی دادپەروەرانە لە چوارچێوەی دەستوردا بۆ بەغدا دووبارە بکەینەوە. باشترکردنی پەیوەندیەکانمان لەگەڵ بەغدا کاریگەریەکی ئەرێنی لەسەر ژیانی ڕۆژانەی خەڵکی هەرێمی کوردستان دەبێت و لە بەرژەوەندی هەموو هاوڵاتیانی عێراقیشە. بەرژەوەندی هەرێمیش لەوەدایە کە دۆخی عێراق ئارام و جێگیر بێت. ئێمە ئامانجمان ئەوەیە ڕێکەوتنێکی هەمەلایانەی گشتگیر لەگەڵ حکوومەتی عێراق بکەین کە لە بەرژەوەندی هەموماندا بێت. لێرەدا خوشحاڵم کە ڕای بگەینم پێشکەوتنێکی باش لە گفتوگۆکانمان بەدی هاتووە و لەسەر 4 تەوەر دانوستانەکان بەردەوامن. یەکەم، دۆزینەوەی فۆرمولەیەک کە دادپەروەرانە بێت بۆ بابەتی بەشی هەرێمی کوردستان لە بودجێ عێراق. دوام، بە پێی دەستوری عێراق دەستهەڵات و مافەکانی هەرێمی کوردستان تایبەت بە پرسی نەوت و گاز پارێزراو بن. سێەم، کێشەی ناوچە دابڕێنراوەکان لە هەرێمی کوردستان بە پێی دەستور چارەسەر بکرێن. چوارەم، هێزی پێشمەرگی کوردستان بەشێک بێت لە سیستمی بەرگری عێراق
و مافە دەستوریەکانی پارێزراو بێت. حکوومەتی فدرالی نیگەرانیەکانی ئێمەی وەرگرتووە و ئێستا بەیەکەوە گفتوگۆ لەسەر چارەسەریەکان دەکەین. بۆ نمونە بوو یەکەم جارە حکوومەت یاریمی کوردستان لە داڕشتنی ڕەشنووسی پرۆژەی بودجەی ساڵانەی عێراق دەکات و هەنگاوی باشمان لەگەڵ وەزارەتی دارایی عێراق بڕیوە بۆ جێگیرکردنی ماف و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان لە بودجەی 2020دا. ئێمە ئێستا بەشێکمان لە بودجە پێدەگات. نەوتی کەرکووکیش بە هاوبەشی هەناردە دەکەین. سیاسەتە گومریکیەکانیشمان هاوتا کردووە. بێگومان چارەسەرکردنی پرسی مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان لە بودجەی فدرالی زۆر یارمەتیمان دەدات بۆ ئەنجامدانی پرۆژەی زیاتر کە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان و تەواوی هاوڵاتیانی عێراق بێت. لێرەدا هاوڵاتیانی خۆشەویست دڵنیا دەکەینەوە کە هەموو هەوڵێکمان دەخەینەگەر تاکو بگەین بە ڕێکەوتنێکی دادپەروەرانە و موچە و شایستەدارایەکانیان بە شێوەی مانگانە بە تەواوی بگات و جارێکی دیکە موچەی هاوڵاتیان پاشەکەوت نەکرێت. لە بواری جۆرە و جۆردا پێشڤەچوونی باش لە پەیوەندیەکانمان لەگەڵ بەغدا بەدی هاتوون. بۆ نمونە ئێستا وەزارەتی نەوخۆی عێراق کار ئاسانی بۆ پێدانی ڤیزا بۆ هاتنی بیانیەکان بۆ هەرێمی کوردستان دەکات. ئەمەش وا دەکات و بەرهێنەرانی بیانی بە ئاسانی سەردانی هەرێمی کوردستان بکەن. ئێمەش ئاسانکاریمان کردووە بۆ ئەو هاوڵاتیانەی لە بەشەکانی دیکەی عێراق سەردانی هەرێم دەکەن و کارتی نیشینگە و ئەو پارەیەی بەرامبەری وەردەگیرە لا بردران و ئێستا تەنیا لە ڕووی ئەمنیەوە پێداچوونەوە بە ناوەکانیان دەکرێت و هەموو ئاسانکاریەک پێشکەشی ئەو هاوڵاتیانە دەکرێت تاکو لە هەرێمدا هەست بە ئاسوودەیی بکەن و لە دۆخی سەقامگیر و هێمندا کات بەسەر ببن. دەربارەی ڕاهێنان و چاکسازی لە پێشمەرگە ئامانجێکی هەرە لە پێشینی حکوومەتی هەرێم پاراستنی سنوورەکانی هەرێمی کوردستان و دابینکردنی ئاسایش و ئارامی هەرێمە. لێرەدا بە پێویستی دەزانم سپاسی پێشمەرگە قارەمانەکان و هێزەکانی پۆلیس و دامەزراوەکانی ئاسایش بکەم بۆ ئەو دۆخە ئارام و سەقامگیرەی لە هەرێمی کوردستان هەیە کە جێگەی سەرنج و ستایشی کۆمەڵگەی نێودەوڵەتیە. من خۆم شاهیدی قارەمانیەتی و ئازایەتی پێشمەرگەم کە چۆن لە سەنگەری پێشەوەی بەرگری لە خاکی هەرێمی کوردستان بوون. حکوومەتی هەرێمی کوردستان هەمیشە ڕێز لە قارەمانیەتی و قوربانیدانەکانی پێشمەرگە دەگرێت و هەموو هەوڵێک دەدات بۆ ئەوەی خزمەتێکی شایستە پێشکەش بە پێشمەرگە و کەسوکاری شەهیدە نەمرەکانمان بکرێت. وڵاتانی هاوپەیمان بەردەوامن لە ڕاهێنانی هێزی پێشمەرگە بۆ دابینکردنی کەلوپەلی پێویست بۆیان. لە ماوەی 100 ڕۆژی ڕابردوودا بە هاوکاری هێزەکانی هاوپەیمانان دەستمان بە پرۆسەی چاکسازی کردووە لە نێو یەکەکانی هێزی پێشمەرگە. لە نزیکەوە لەگەڵ سەرۆکایەتی هەرێم و جێگیری سەرۆک وەزیران و وەزیری پێشمەرگە لەسەر ئەم بابەتە کار دەکەین. لەبارەی پەرەپێدانی وەبەرهێنان خەریکی نیاسەیەکی نوێ وەبەرهێنان دادەڕێژین کە پرۆسەکە لە قۆناغی کۆتاییدایە. بەمەش زەمینە بۆ وەبەرهێنەران خۆشتر و ئاسانتر دەبێت. استراتیج و پلانێکی تایبەتمان بۆ وەبەرهێنان داڕشتووە کە لەمە دووە پرۆسەی وەبەرهێنان بە پێی پێداویستیەکانی هەرێمی کوردستان بێت. بۆ نمونە لە کاتێکدا کەرتی کشتتوکاڵ یەکێکە لە کەرتە هەرە گرنگەکان بەڵام پێشتر تەنیا 2% وەبەرهێنان لە هەرێمی کوردستان لەو کەرتەدا ئەنجام درراوە. پێویستە ئەنجامدانی پرۆژەکان لە چوارچێوەی یاسا و بە پێی ستاندارد و مەرجی دیاریکراو بن و هەر لایەنێک ئەو مەرجانە جێبەجێ نەکات مۆڵەتی کارکردنی لێ دەسەندرێتەوە. خەڵکێکی زۆر ئارەزویان هەیە بێنە هەرێمی کوردستان وەبەرهێنان بکەن. بۆیە ئێمە شاسانکاری پێویست بۆ هاتنی وەبەرهێنەرانی بیانی دەکەین و لە هەمان کاتیشدا هانی وەبەرهێنەرانی ناوخۆش دەدەین بۆ وەبەرهێنانی زیاتر. تا ئێستا چەندین کۆمپانیا و وەبەرهێنەری نوێ هاتوونەتە هەرێمی کوردستان کە کۆی وەبەرهێنانیان نزیک لە $9 ملیارد دەبێت لە گشت کەرتەکاندا. دڵنیاشین چەندین وەبەرهێنەری دیکەش ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن. لەبارەی پرۆسە کارگیری و یاساکانی وەبەرهێنان بە نیازین خزمەتگوزاریە ئەلکترۆنیەکان پەرە پێ بدەین و سیستەمی یەک پەنجەرەیی ڕەچاو بکەین تا پرۆسەی وەبەرهێنان خێراتر بێت. لە بواری پێشخستنی ژێرخانی ئابووریدا دوای ماوەیەک لە بەدواداچوون و پێداچوونەوە لە مانگی دەی ئەم ساڵدا ڕەزامەندیمان لەسەر خەرجکردنی 617 ملیارد دینارداوە بۆ ئەنجامدانی سەدان پرۆژەی خزمەتگوزاری لە سەرتاسەری هەرێمی کوردستان. لەوانەش بۆ پرد و ڕێگاوبانەکان و بەندا و دابینکردنی ئاوی خاوێن و یەکەی نیشتەجێبوون بۆ هاوڵاتیانی کەم دەرامەت و دروستکردنی فەرمانگەی حکومی. مەبلەغی ئاماژە پێکرا و بە شێوەیەکی مانگانە و بە قستی جیا و بە پێی توانای دارایی هەرێم بۆ پرۆژەکان خەرج دەکرێت. لە میانەی ئەو پرۆژانەش
پرۆژەی 11 بەندا و هەروەها 3 سایلۆ لە پارێزگاکانی دهۆک و هەولێر و سلەیمانی شایەنی ئاماژە پێدانن، چونکە گرنگیەکی زۆریان بۆ ئاسایشی ئاو و ئاسایشی خوراک لە هەرێم هەیە. هەروەها خەرجی پێویستمان بۆ دروستکردن و نۆژەنکردنەوەی چەندین نەخۆشخانە و بنکەی تەندروستی دابین کردووە. بە نرخێکی هەرزانیش سەدان یەکەی نیشتەجێبوونمان لە ناوچە جیاجیاکانی هەرێم بۆ هاوڵاتیانی کەم دەرامەت دەستەبەر کردووە. هەر لە سەرەتای دەست بە کاربوونی کابینەش 33 ملیارد دینارمان بۆ نوژەنکردنەوەی ڕێگاوبانەکان تەرخان کردووە. هاوڵاتیانی بەڕێز، هاوتەریب لەگەڵ ئەنجامدانی چاکسازی پێویستە کار لە گەشەپێدانی ئابووری هەرێمی کوردستانیش بکەین. ئابووری و دەهاتی ئێمە تا ئێستا بەشی زۆری بەندە بە دەهاتی نەوتەوە. بە شێوەیەکی زۆر پشت بە هەناردەکردنی نەوت بەسراوە و کەرتەکانی دیکە فەرامۆش کراون. بۆیە یەکێک لە کار و ئەرکی لە پێشینەمان هەمە جۆرکردنی ئابووری و سەرچاوەکانی داهاتە. ناوبێت چیتر تەنیا پشت بە یەک سەرچاوەی داهات ببەستین. دەمانەوێت لە هەرێمێکی بەکاربەرەوە ببین بە هەرێمێکی بەرهەمهێنەر. بۆ نمونە دەرفەتێکی گەورە هەیە بۆ وەبەرهێنان لە کەرتی کشت و کاڵ و سوودوەرگرتن لەو کەرتە وەک یەکێک لە سەرچاوە سەرەکیەکانی داهاتمان. هەرێمی کوردستان دەکرێت ببێتە سەبەتەی خوراکی عێراق و تەنانەت ناوچەکەش. لەم ڕواوە دەرفەتێکی زۆر هەیە بۆ ئەوەی گەشەپێدان لە کەرتی کەشت و کاڵ ئەنجام بدەین. هەروەها دەمانەوێت پشتگیری کەرتی پیشەسازیش بکەین و پێشی بخەین. بۆ ئەمە بەستەش کارمان لەسەر پێشخستن و بەهێزکردنی ژێرخانی هەرێمی کوردستان کردووە. هەروەک ئاماژەمان پێدا لە دروستکردن و چاکردنی پرد و ڕێگاوبانەکان و بەندا و سایلۆ و دۆزینەوەی بازار بۆ بەرهەمەکانمان. وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو وەک پاڵپشتیەک بۆ جۆتیارانی هەرێم بابەتی گەڕانەوەی قەرزە کشت و کاڵیەکانی کردوتە پرۆسەیەکی درێژخایەنتر و ئاسانتر تاکو فشاری دارایی بۆ سەر جوتیاران دروست نەکرێت. هەروەها پلانمان بۆ زیادکردنی بەرهەمی گەنم لە هەرێمی کوردستان هەیە. ڕێوشوێن و ڕێکاری پێویستمان گرتوتە بەر بۆ پاراستنی بەرهەمی ناوخۆیی. ئێمە کار دەکەین بۆ هێنانە ئارایی زەمینەیەکی لەباری ئەوتۆ کە بەرهەمە ناوخۆیەکانمان بتوانن کێبڕکێ لەگەڵ بەرهەمی بیانیدا بکەن. لە کەرتی کشت و کاڵدا تا ئێستا ڕەزامەندیمان لەسەر 30 پرۆژەی کشت و کاڵی داوە و بەرهێنەرانی بیانیش ئارەزووی خۆیان نیشانداوە و بەرهێنان لە بواری کشت و کاڵیدا بکەن. لە دانیشتەکانماندا لەگەڵ شاندا ئابووریە بیانیەکان هەمیشە جەختم لەسەر هاندانیان بۆ وەبەرهێنان لە بواری کشت و کاڵ لە هەرێمدا کردووە. هاوڵاتیانی خۆشەویست، یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی ئێمە بنیادنانی دوا ڕۆژە بۆ خۆمان و نەوەکانمان. ئێستا ئێمە کار لەسەر ئەنجامدانی چەندین پرۆژە دەکەین بۆ بنیادنانی ژێرخانێکی بەهێز ئەو ژێرخانەی ڕۆژانە بەکاری دەهێنین. من دەزانم بۆ خەڵکی ئێمە تا ئێستاش کارەبا جێی نیگەرانی و ناڕازایی بووە کە پێداویستیەکی زۆر گرنگە بۆ هاوڵاتیان و خاوەنکاران و کۆمپانیەکانیش. بۆیە ئێمە هەموو هەوڵێک دەدەین بۆ باشترکردنی کەرتی کارەبا. ئێستا زیاتر گازی کوردستان بەکاردەهێنین بۆ بەرهەمهێنانی کارەبا. بەمەش ئێستا کەمتر پشت بە گازویلی دەرەکی دەبەسترێت. بەو جۆرەش ساڵانە نزیکە 1 ملیارد دلار لە تێچووی بەرهەمهێنانەکەی کەم دەبێتەوە. بەرهەمهێنان و دابەشکردنی بەکارهێنانی کارەبای هەرێم پێداچوونەوەی پێویستە و ئێستا ئێمە سەرقاڵی ئەو پرۆسەیەین و هەوڵ دەدەین کەمترین ڕێژەی کارەبا بەفێڕۆ بچێت. بێگومان هاوکاری هاوڵاتیان لەم بوارەدا زۆر کاریگەر دەبێت. بۆیە کۆمپانیەکان و نەوەندە بازرگانیەکان و هاوڵاتیانی خۆشەویستمان دەبێت ئەرکی خۆیان لە بەفێڕۆنەدانی کارەبا و گەڕانەوەی خەرجی بەکارهێنانی کارەبا لە ئەستۆ بگرن. پەیوەست بە دۆخی پەروەردەوە. من ئاگادارم قوتابخانەکانیشمان لە ڕەوشێکی باشدانین. سەردانی چەند قوتابخانەیەکم کردووە و دەزانم کێشە و گرفتی زۆریان هەیە و ژمارەیەکی زۆری قوتابیان لە یەک پۆلدا دەخوێنن و ڕۆژانە 3 شەفت دەوامیان تێدا دەکرێت. هەر بۆیەش بۆ کەمکردنەوەی ئەو بارگرانیە و باشترکردنی دۆخی قوتابخانەکانمان بودجەیەکی تایبەتمان تەرخان کردووە بۆ دروستکردنی قوتابخانەی نوێ و نۆژەنکردنەوەی ئەو قوتابخانانەی پێویستن. لە بواری چاکسازی لە کەرتی پەروەردەشدا لە ڕێگەی ئەلکترۆنیەوە قوتابخانە و قوتابی و مامۆستاکان بەیەکەوە دەبەستینەوە بۆ ئەوەی بە شێوەیەکی ڕوونتر پەیوەندیان بەیەکەوە هەبێت. داهاتووی منداڵەکانمان بە خوێندن و پەروەردەوە بەندە. بۆیە گرنگیەکی تایبەتی پێدەدەین. چاوەڕوانیمان
خاوەنکار و کۆمپانیا خۆماڵیەکان هەیە کە هاوکاری زیاتری کەرتی پەروەردە بکەن و لە هەڵمەتی دروستکردنی قوتابخانە لە سەرانسەری هەرێم بەشدار بن. هاوڵاتیانی بەڕێز، بۆ ڕێزگرتن لە قوربانیدانی پێشمەرگە و کەسوکاری شەهیدەکانمان ڕەزامەندیمان لەسەر خەرشکردنی هاوکاریەک داوە بۆ خانەوادەی سەربەرزی شەهیدانی شەڕی دژ بە تێڕۆژستانی داعش. هەروەها بەردەوام دەبین لە پشتیوانیکردنی پێشمەرگە قارەمانەکان و هێزەکانی ئاسایش و خانەوادەی سەربەرزی شەهیدان و بریندارەکانمان. هەروەها بە پێی تواناش هاوکاری پێویست پێشکەشی ئەو کەسانە دەکەین کە خاوەن پێداویستی تایبەتن یان ئەوانەی شایستەی چاودێری کۆمەڵایەتین. حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا پشتیوانی دارایی پێشکەشی دەیان هەزار خاوەن پێداویستی تایبەت دەکات و لە دوهەنگاویشدا دوای پێداچوونەوە یارمەتی دارایی بۆ زیاتر لە 12,000 کەسی دیکە خاوەن پێداویستی تایبەت گەڕاندەوە و کاریش دەکەین بۆ ئەوەی ئەو یارمەتیە تەنیا خەڵکی شایستە لی سوودمەند بن. هاوڵاتیانی بەڕێز، هەرچەندە لە 100 ڕۆژی کارکردنماندا دەستکەوتی باش بەدەساتوون، بەڵام هێشتا کاری زۆرمان لە پێشە. تا ئێستا دام و دەستگاکانی حکوومەت لە ئاستی ویستی ئێمەدا چالاک و بەرهەمدار نین. دەکرێت زۆر کاراتر و بەرهەمدارتر توانە مرۆڤی و مادیەکانمان بەکاربهێنین. ئامانجمان کوردستانێکی بەهێزتر و سەقامگیرتر و گەشە سەندووترە. کوردستانێک کە پەیوەندیەکی هاوسەنگی ئاشتیانەی لەگەڵ دراوسێکان هەبێ و جێی متمانەی کۆمەڵگەی نێودەوڵەتیش بێت. خوازیارم بە پشتیوانی خۆی گەورە و ئێوەی بەڕێز بتوانین ئەم ئامانجە بەدی بهێنین. لە چەند ساڵی ڕابردوودا خەڵکی ئێمە دووچاری بارودۆخێکی زۆر سەخت بوونەتەوە و زۆر ئازایانەش بەرگەی ئەو ڕۆژە سەختانەیان گرت. بۆیە ئێمە لە کاتێکدا ڕێز و پێزانینی تایبەتمان هەیە بۆ ئەو قوربانیدان و ئارامگرتنەتان، پێمان وایە ئێوە شایانی ژیان و گوزەرانێکی باشترن. ئێوە شایستەی حکوومەتێکی کارا و چالاکن کە بتوانێت خزمەتێکی شایستەتان پێشکەش بکات. ئێمە هەموو هەوڵێک دەخەینەگەر بۆ خزمەتکردنی ئێوە. هاوڵاتیانی بەڕێز، لایەنە سیاسیە بەڕێزەکانی هەرێمی کوردستان، خوشبەختانە کەشێکی لەبارمان ڕەخساندووە کە هەماهەنگیەکی باش لە نێوان سەرۆکایەتی هەرێم و حکوومەت و پەرلەمان و دەسەڵاتی دادوەری و دەستە سەربەخۆکان هەیە. ئەمەش کاریگەری ئەرێنی هەبووە لەسەر بەرە و پێشچوونی پرۆسە یاسایی و کارگەریەکان لە ناو هەرێمی کوردستان. حکوومەتی هەرێم هی هەموو هاوڵاتیانە، بە تەنیا هی تاکە کەسێک و یان چەند حزبێک نییە. بۆیە چاوەڕوانین هەموو لایەنە سیاسیەکانی هەرێم لە بەهێزکردنی ئەم حکوومەتە پاڵپشتمان بن، لە کارە باشەکانمان هاندەرمان بن و هەڵەکانمان بۆ دەستنیشان بکەن. دۆخی ناوچەکە وا دەخوازێت کە هەمومان تەبا و یەکگرتوو بین. چەند جیاواز و بوچوونی جیامان هەبێت، پێویستە لە ئاست بەرژەوەندیە نیشتیمانیەکان یەکڕیز بین، لە جیاتی لەمپەرخستنە بەردەم یەکتری و دڵە ڕاوکێ و نیگەرانی دروستکردن بۆ هاوڵاتیان با وزە و توانەکانمان و کاتمان بۆ پێشخستنی نیشتیمان و خزمەتی هاوڵاتیان تەرخام بکەین. لە کۆتایی ئەم وتەیەمدا ڕای دەگەینم کە راپۆرتێکی وردی کار و دەستکەوتەکانی گشت وەزارەت و فەرمانگەکانی حکوومەت ئامادە کراوە کە لە ڕێگەی میدیاکانەوە دەخرێتە بەردیدەی هاوڵاتیانی خۆشەویست. سپاس بۆ خۆڕاگریتان، سپاس بۆ هاوکاریتان، هەر شاد و سەرفەراز بن، کوردستانیش هەر ئاوەدانتر و بەهێزتر بێت.